ئەمە تافتان پێ دەڵێن کەوای تافتا ناوی کەوای تافتان پێ دەڵێن ئەمەشە هەر بە تەتریز و نەقێم و پولەکەی چندراوە خۆمان ئامادە کردووە وە جەژنێکی کوردیە جلی جوانمان کڕیوە ئیشەڵا بە خۆشی بەڕێوە دەچێت نرخەکان جیاوازیانێ دەگۆڕێ بۆ نمونە بەپێی کوالەتی قماشەکەی یان جۆری قماشەکەی پولەکە هەیە بۆ نمونە ئیشی دەستەیە زەنجانەیە ئەو ساڵ ئیشی دەستیش زۆر مۆدیلێتی تا لە ماڵە بمبینن دەڵێن یەک دنیای هەیە هەتا بڕۆمە شوێنێکی ژەڵم وڵای جلی کوردینە لە بەریکەم باوەڕم ئەو جارش قاتێکی تازە بکەم بەڕاستی زۆر ینی ناتوانم ئاوا دەکرێت بڵێم 50 قاتم هەیە 35 هەیە زۆرە باڵاتی منەمەتی کوردم بەرکردوە قەت مەکسی بەرناکەم حەزم لێ نییە ناوەڵا وڵا حەزم لێتی دایمەن لە بەریەکەم بەس مەگەر بۆ ناو ماڵ و بۆ دەوام لە بەرینەکەم هەموو مناسبەکان جلی کوردی لە بەرەکەین ئێستا کەس بەدەست خۆیەتی ئەجارە ئاڵقە و دەرزی لە بوو ئەلعانەکەینێک تاسکڵاو بڵێین سەڵتە بوو ئێلەک بوو کەوای شۆڕە بوو ئێستا خەڵکەم وێر خۆی ڕق قورت کردەوە ماکسێکی تەسک و تروسک ئەوە زۆر دەگەڕێتەوە بۆ ئۆگەسا دوکاندارەکان یاخود سۆشیال میدیا کە دەبینی ستایلی جیاواز بە بەرچاوی خانماندا بڵاو دەکەنەوە ئەوە شۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کە خانمان حەز و خولیان بۆ ئەو جلانە هەبێت کە لە سۆشیال میدیادا باوە یاخود لەبەر ئەکتەرەکان و گۆرانی بێژەکاندایە هیوادارین کە زیاتر جلی فۆلکلۆری بڵاو بێتەوە ئەو جانێک کە لە کۆندا کەوا و فەقیانە و هێلەگ و کەوا بەیەکەوە کوڵوانە بەیەکەوە کە سالێکی زۆر جوان بە کوردەواری بۆ بۆنە جوانەکانمان دەبەخشێ. خۆت حەزم ئەم ساڵ تا چەند خانمان ڕوان لە دوکانەکانی کوتاڵ کردو بۆی خۆیان ئامادە بکەن بۆ نەورۆز واللهی جیاواز لە ساڵانی پێشوو گڕوتینێکی وای نییە بەو شێوەیە بەڵام زیاتر لەسەر شێوازی جلوبەرگەکان زیاتر شێوازە کۆنەکان هاتوتەوە پێشتر ینی پێشتر شێوازی کۆن هەبوو ئێستا زیاتر مۆدیلی ئەوان هاتوتەوە کراس و کەوا هەیە کراس و سەڵتە دەگا یان کەوا و کراسی سادەی بۆ دەکەن زیاتر ئێستا مۆدیلە کۆنەکان هاتوتەوە وەڵا سوپاس بەخوا خۆمان ئامادە کردووە وە جەژنێکی کوردیە جلی جوانمان کڕیوە ئیشەڵا بە خۆشی بەڕێوە دەچێت چەند جلی کوردیت هەیە؟ وەڵا زۆرم هەیە وەڵی لە حساب نایە زۆرم هەیە زۆرم حەز لێە جارە پشتێندێکی ئەوەندا لە نێو مامەشان لە نێو مەمگوڕان چگاتۆ مەمگوڕی بامەشی ئێستاکە نێوان نەماوە ئێستا کەس بەدەست خۆیەتی ئەجارە ئاڵقە و دەرزی لە بوو ئەلعانەکەینێک تاسکڵاو بڵێین سەڵتە بوو ئێلەک بوو کەوای شۆڕە بوو ئێستا خەڵکەم وێر خۆی ڕق قورت کردەوە ماکسێکی تەسک و تروسک تا چەند گرنگی بە جلوبەرجی کوردیە دەی وەڵی ئەمن بۆ خۆم لە ژیانم جلی کوردیە گەیەک دەقەی لەبەرم کردوێ دەنا بەس ماکسیم لەبەر بووە وڵا ئامادەکەری زۆرمان کردووە تقریبان مانێکە بێ خەریکی جلدرینین ئەوە خەیاتی شەرتەواوی ناکە لەبەرەوەی یعنی زەختی زۆریان لەسرە ئێمە لە سلەیمانیەوە هاتوین بۆ ڕانیە بۆ جلی کوردی زۆر باشە بۆچی لە سلێمانی و هاتن ینی لەوێ بەدڵتان نەبوو چۆن بوو هاتن بۆ ئێرە وڵا ئەڵێن خەڵکی ڕانیە ینی زەوقی جوانە بۆ جلی کوردی و جلی کوردی جوانتر لێرە هەیە خۆتن چەند جلی کوردی تێ و زۆریش حەز لێ دەکەی واللهی نەم بژاردۆ نازانم زۆرە لەوانێ 152 نازان ئەرۆڵا نابژێرێ کراسەکەی سادا هێلەگەکەشی هەر سادا ئەمە شتێکی جوان و شتێکی تازە و شتێکی شەهانن و خواستێکی زۆریشی لەسی قوڵیان دەکرد درێژە هەریان دەدا بە تەمەنەکە ئالەوان دەسەخاندەوە ئۆکتورەکەی بوو پێش و لە پاشش حیف نەبێ جا بە چندداریان دەکرد بە گەنج پشتێندی یا لەسەر دەباست پشتێندی گەورە ئیلاری ئێستانە کەوان دەکرد لۆکان پێدەکرد هەموو نەویاندا دەکرد کۆسک و سارەکە و زۆر باشە چ جۆرە قماشێک دەکرا بیرتە جاکشمیر هەبوو مەخمەر هەبوو خابان و بیابان ئانە هەبوو بە تەمەنی ما زۆر باشە ئەدی ئێستا دەبینی
کراسی کوردی گۆڕانکاری بەسەردا هاتووە زۆر بۆچی زۆر بڵم چ کاکە دەڵێتی ڕۆژ خەڵک هیچ لە شوێنێکیان مۆدیلێک دی لێترا مۆدیلای دەکرێت بڵین سۆشیال میدیا بابەتەکانی سۆشیال میدیا ئینستاگرام و فەیسبوک و ئەوانە زۆر بابەتی دیکەیان هێناوەتە ناو کۆمەڵگەی کوردەواری با بڵین مۆدیلی وڵاتانی دیکە لەگەڵ مۆدیلی کوردەواری تێکەڵاو بوو هەتاوەکو پار و پێرارش بەس ئەم ساڵ هەست دەکەم بابەتەکە چۆن دەڵی کاڵ بۆتەوە بۆ ئەم ساڵ بە تایبەتی مۆدیلە کلاسیکیەکان هەم لە دوورینیان هەم لە قوماشیان زۆر خواستی لەسەرەوە زۆر بڵاویشە لە لای خەیاتەکانیش ئەوەندەی داواکاری مۆدیلە قەدیمیەکان هەیە مۆدیلی ئەو ساڵ و با بڵین ئەو مۆدیلە ئەوانەی کە مۆدن پار و پێرار باوی نەماوە خەڵک زیاتر تابیلی شتە کۆنەکانە و قەدیمیەکانەوە بۆ مۆدیلیش و بە قوماشیش کراسی کوردی تێ بەژمارە ناوڵێ بەژمارە وڵی ڕاستی ناژمێردرێ ئێستا لە ماڵە بمبینن دەڵێن یەک دنیای هەیە هەتا بڕۆمە شوێنێکی ژەڵم وڵای جلی کوردینە لە بەریکەم باوەڕم ئەو جارش قاتێکی تازە بکەم بەڕاستی زۆر زۆرانی ناتوانم ئاوا دەکرێت بڵێم 50 قاتم هەیە 35 هەیە زۆرە دەبینی کە ساڵ بۆ ساڵ ستایلی جوربەرگەکان دەگۆڕێ ستایلی کۆن دێتەوە ستایلی تازە دێتەوە ئەوە هیوادارمە دوکاندارەکانیش ئەوانی بازاڕەکانن کە جلی کوردەواری زیاتر بێنن کولتوری کوردی کۆن نەمرێ لە ناو کورداندا هەر بەردەوام بێ و کچانیش زۆر بە جوانی خۆیان ئامادە کردووە بۆ ڕۆژی ئافرەتانە بۆ ڕۆژی دەیسەیە کە ڕۆژی جلی کوردیە ڕۆژی نەورۆزە ڕۆژی یادی پێنجی ئازارە.